بەناوی خۆی گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لەم دیدارە تایبەتەدا با خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە. خۆشەویستان لێرە و لەوێ و لە کاتی جیاوازە زۆرجار گلەی ئەوە لە ئیسلامیەکانە کرێت کە گەشەی فیکری و سیاسی و شێوەی حکومڕانیان نییە، واتە بە جۆرە لە جۆرەکان ئەم گلەی و گازندەیە ئەوە یەکلای کاتەوە کە بڵێ پرۆژەی سیاسی ئیسلامی لە ئاستێکا وەستاوەوە گەشەی نەکردووە. تۆ واز لەوە بێنە کە لە ڕوانگەی حیزبیەوە واتە کە سیاسیەکە چەند قۆناغێکی بڕیوە لە ئەزمموی ئەوەی کە پێکترێ بەشداری لە دەسەڵات یاخود بە جۆرە لە جۆرەکان لە بەشداری لە حکوومەت لە پەرلەمانی کوردستان لە لای ئیسلامیەکانش دیسان ئەزممونێکی دیکەیە کە پێویستی بەوە هەیە کە قسەی لەسەر بکرێت، چونکە ئەو ئارگۆمنتەی کە پێی وایە کە ئیسلامیەکان لە ڕووی سیاسیەوە گەشیان نەکردووە نایە ئەم قۆناغبندیە بکە، واتە چ قۆناغبندی حیزبیەکە و چ ئەو قۆناغبندیش کە ئەم هێزە سیاسیانە تێکەڵە بنەوە بە ئەزمموی حکومڕانی. لەم دیدارە تایبەتەیە لەگەڵ زۆر بەڕێز فەخرەدین قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری قسە لەسەر ئەزممونێکی دیکەی کاری ئیسلامیەکانەکەین کە پەیوەستە بێتەوە بە پەرلەمانی کوردستان. کاک شێخ زۆر بەخێر بێ، سوپاست دەکەین ئەوەی کە لەم دیدارە تایبەتەیە بەشدار بووی. زۆر سپاس بە ئێوە. سپاس دەکەین. کاک شێخ تۆ لە خولی ڕابردووە لە دەستەی سەرۆکایەتی بووی، دەمانوێت ڕاستەخۆ پێمان بڵێ کە دەستکەوتی تۆ چی بوو لە دەستەی سەرۆکایەتی؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. سەرەتا بگەڕێمەوە بۆ قسەکانی بەڕێزت ئەزمموی ئیسلامیەکان لە بواری دەوڵەتداری و ئەزمموی سیاسی پێشکەوتنی سیاسیان لە ساحەی سیاسی کوردستاندا. لە ڕاستی هەر کاتێک فرسەتێک لەبار هەلێک کات بێتە پێشەوە بۆ ئیسلامیەکان، ئەگە من باسی ئیسلامیەکان بەگژ نەکەم، باسی کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری ئێستا بکەم. هەر کاتێک یەکێک لەم کارکتەرانە لە مەجالێک لە مەجالەکانی حکومڕانیە لە هەرێمی کوردستاندا لە پەرلەمانە بێ یان لە کابینە وەزاریەکان نبوو بێ بەشداریمان کرد بێ، بە دڵنیاییەوە بە ئەندازەی حەجمی خۆمان بە ئەندازەی بەشداریمان توانیمانە نموزەجێکی سەرکەوتوانەی سیاسی و حکومڕانی بە عقڵەتێکی جیاواز ئەتوانم بڵێم لەو ئەقڵەتە سیاسیە حکومڕانی کە لە هەرێمی کوردستاندا لەلایەن هەردوو حیزبی دەسەڵاتدارەوە ئەکرێ توانیمان ئەزممونێکی جوان پێشکەش بکەین. وەزیرەکانمان لە کابینە جیاوازەکاندا و فراکسیۆنەکانمان لە پەرلەمانی کوردستاندا و ئەگەر باسی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کەین کە وەکو ئەزمموی یەکەم بۆ کۆمەڵی ئیسلامی ئەو کات و کۆمەڵی دادگەری ئێستا لە دەستەی سەرۆکایەتی لە یەکێک لە پۆستە سیادیەکانی هەرێمی کوردستاندا کۆمەڵی ئیسلامی ئەو کات ئێمەیان دانا کە وەکو سکرتێری پەرلەمان لە پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکاتی دەست بەکاربین. ئەوە نابێ من ئەوە بڵێم، ئەوە شایەتی فراکسیۆنەکانی تر و پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا و شایەتیان بۆ داین کە کۆمەڵی دادگەری توانیوێتی لە دەستەی سەرۆکایەتیە ئەندامێکی هەبێ وەکو نوێنەری هەموو خەڵک نمایش بکە و کارەکانی ڕابپەڕێنێ و خزمەتی پەرلەمان و دەستەی سەرۆکایەتی بکە و بتوانێت لە ئاستی سپاسی خواکە من بۆ ئەو حاڵەتە و لە ئاستی ئەو بەرپرسیارەتیە بێکە وەکو سکرتێری پەرلەمانی کوردستان دەست بەکار بوو بێ نموزەدێکی جیاوان پیشان بدا. لەوێوە وتیان پارتە سیاسیەکان، فراکسیۆنەکان، خەڵک، شارع وتیان بەڕاستی ئێمە لە سێخولی ڕابردووی پەرلەمانی کوردستاندا یان ڕاستتر بڵێم لە مێژووی پەرلەمانی کوردستاندا بۆ یەکەم جارە ئەبینین کە سکرتێری پەرلەمان لە پارتێکی ئیسلامی و سکرتێری پەرلەمان بە شێوازێکی نوێ هات کە بڵێ ئەم پۆستە سیادیە لە هەرێمی کوردستانە پۆستێکی زیندووە خاوەن قەرارە و خاوەن بڕیاری یەکلاکەرەوەیە. ئەمە بۆ ئێمە ئەزممونێکی زۆر باش بوو و سپاسی خواکەم کە هەم بینی خۆمان و خوا و بینی خۆمان و خەڵکو دەنگدەر و بینی خۆم و پارتە سیاسیەکەی خۆم کە کۆمەڵی ئیسلامی ئەو کات بوو سەربەرزانە کارەکانمان بکەین و سەربەرزانش لێ بینە دەرەوە واتە حەقی عنوان و ناونیشانەکە بانگە سکرتێری پەرلەمان. بەڵێ کاک شێخ ئەزانی کلتورێک دروست بووە لە باوڵێن لە ڕوانگە سیاسیەکەەوە کە تێکەڵە بێتەوە بە ڕوانگە حکومڕانیەکەش ئەداکەی ئەنی جیاوازێکی زۆر گەورە نییە، ینی با بڵێن کارکتەرە سیاسیەکان کە لە حیزب بۆ ئەپەڕنەوە بۆ کایە حکومڕانی هەست دەکرێت کە ئەدان هەر ئەدا حیزبەکەیە. بەڵام تۆ لە ئەوەی ئەو کاتێک کە تۆ بڵێن لە خولی ڕابردووە کە تۆ سکرتێری پەرلەمانی کوردستان بووی
بە ئەم پرسیارە پەیوەستکەمەوە بە قسەی قسەی خەڵک لەسەر ئەوەیە ئەڵێن ئیسلامیەکانیش کاچنە دەسەڵاتەوە یاخود کە پۆستێک وەرەگرن ئەوەندەی کە بەرژەوەندی حیزبەکە هەڵیان نەسوڕێنێ یاخود کار بۆ بەرژەوەندی حیزبەکەکەن ئەوەندە بۆ کار بۆ خەڵک ناکەن. بابزانم تۆکو سکرتێری پەرلەمانی کوردستان سوودەکانی تۆ یاخود با بڵێن ئەو ئەدایی تۆ یاخود ئەو ئیشانەی کە تۆ کردت لە خولەدا بۆ خەڵک چی گرنگجێکیانە بوو یا بۆ خەڵک چی بوون؟ من سەرەتا ئەوە بڵێم لەلایەن ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەو کاتەوە و ئەنجومەنی سیاسی ئەو کاتەوە دەستکراوە کرام کە ناونیشانەکەی من ناونیشانێکی گشتیترە لە ناونیشانی فراکسیۆنەکەمان لە پەرلەمانی کوردستاندا دەستەی سەرۆکایەتیە دەستکراوە کرام کە تۆ ڕاستە نوێنەری حیزبێکی لەوێ بەڵام وەکو نوێنەری هەموو خەڵک دەربکەوە کە ئەوە اختیار و ڕغبەتی خۆشم بوو بەدەر لە ئەو یاسا و ئەو کارە ڕۆژانەی کە کردومانە بۆ خزمەتی هاوڵاتیان لە ڕێگەی یاساکانەوە و لە ڕێگەی بڕیارەکانەوە لە پەرلەمانی کوردستاندا و لە ڕێگەی ئەو خزمەتانی کە پێمان کرابێ بە چین و توێژە جیاوازەکان لە پەرلەمانی کوردستاندا کە مخاتەبەی پەرلەمانیانە کرد زۆر بێوان ئەهاتە لای من دڵسۆزانە خەمی خەڵکمە خسە پێش خەمی خۆم و حیزبەکەشم و حیزبەکانی تریشەوە خەمی خەڵکم لەلامە بەست بوو. ئێستا کاتینە بگەڕێمەوە بۆ هەموو ئەو یاسا و بڕیارانەی کە لەلایەن خەڵکەوە لەلایەن فراکسیۆنەکانەوە کە ئەهات ئەو داخوازیانە کە ئەها دوجار ئەمان نرد بۆ فراکسیۆنەکان کە بکرێ وەکو پرۆژە یاسایەگەن پرۆژە بڕیارێگەمە لە دەستی سەرۆکایەتیە تابی خێنە کۆبوونەوەکانی پەرلەمانی کوردستانەوە کاتێکی زۆری ئەوێ بەڵام هەر بۆ شایەتیەک یعنی یەکێک لە فراکسیۆنە گەورەکانی پەرلەمانی کوردستان ناوی نابم ئەو ڕۆژەی کە من لە پەرلەمانە دەستم لە کار کێشایەوە کەوتم لەمە دووە ئەم پەرلەمانە جێگەی کارکردنی من نییە ناتوانم کاری تیا بکەم وەکو سکرتێری پەرلەمان بتوانم ڕۆڵی سکرتێری تیا ببینم لەبەرەوە دەست لە کارە کێشمەوە هاوکات لەو کاتەیە یەکێک لە ئەندامانی پەرلەمانێکی لەو فراکسیۆنە گەورانی پەرلەمانی کوردستان لەوێ لە کۆبوونەوەی پەرلەمانە بوون کاتێک کە باسی من کرابوو لە کۆبوونەوە لەوێ وتبووی بە نقطە نظام وتبووی من لێرەوە ئاڵێم بەڕێ سکرتێری پەرلەمانی کوردستان سکرتێری حیزبەکەی خۆی نەبووە نوێنەراتی حیزبەکەی کا نوێنەراتی هەمومانی کردووە و خزمەتی بە هەمومان کردووە منەوە گوشایەتی پەرلەمان بڵێم ئەو فراکسیۆنانش کاتێک کە من دەستەکارە کێشمەوە لە پشتمەوەستان و هاتن بۆ لام و سەرجەم فراکسیۆنەکان بە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانیشەوە کەستایشی ئەویان کرد کە ئێمە نوێنەرایەتی حیزبمان نەکردووە هەرچەند من تەسەورم وایە بۆ ئێستایی ئەم خولەی ئێستای پەرلەمان و خولەکانی کەش لە هەرێمی کوردستانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕازوایە پارتە سیاسیەکان فراکسیۆنیان هەیە ئەم فراکسیۆنە مەفروزە بەرنامەی پارتە سیاسیەکەی بێنێ لە پەرلەمانی کوردستاندا لە پەرلەمانە وەکو پرۆژە یاسا و پرۆژە بڕیار کە بانگەشەی کردووە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە لەوێ کاری بۆ بکات واتە نایەت ئەجندای حیزبەکەی بەداخەوە کە ئێستا وای لێ هاتووە بە شێوەیەکی گشتی ئەڵێم بە تایبەتی هەردوو پارتی دەسەڵاتدار ئەجندای حیزبەکەیان بحەزافیریها وەکو وەرجارێ وتومە من دەنووکی ئیلاکلکی ئەهێنە پەرلەمان و لێوێ حیزبەکەیان چی و دووە ئەندامی پەرلەمان نوێنەری خەڵکە ناوە نوێنەری حیزبێکە بەتەنها بابێت بەرنامەی هەڵبژاردن کە ئێستا ئێمە لە هەڵبژاردننی ئەنجومەی نوێنەرانی عراقین ئەو بەرنامەی کە پارتە سیاسیەکان ئەو بەرنامە جوانانەی کە بەخشیەکەن ئەدەبیاتە و لە کەناڵەکان و سۆشیال میدیا و بانگەشەی بۆکەن مەفروزە ئەم بەرنامەی هەڵبژاردنە ئەم پەیمانەی کە پاڵێراوە بەڕێزەکان ئەیدەن بە هاوڵاتیان و خەڵک و چینە و جیاوازەکانی کۆمەلگا ئەوانە بێن دوجار بە بڕیار بە پرۆژە یاسا پێشکەشی بکەن کاری لەسەرکەن نەک ئەجندای سیاسی حیزبەکان چۆنە لەو کاتەیە بێن ئەجندای حیزبەکان جێبەجێکەن سەربەرزانە ئاڵێم من نەهاتوم ئەجندای حیزبەکەم کارچەند ئەجندای حیزبەکەی من لەو کاتا وەکو ینی پارتێکی کاریگەر لە هەرێمی کوردستاندا ینی خاوەنی پرۆژەی گەورەی جوان بووە هاتووم لە پەرلەمانە نوێنەری هەموو فراکسیۆنەکان بووم و ئەو پرۆژە یاسانش کە دەرمان کردوون بە نمونە پرۆژە یاسای بودجێ پارتە سیاسیەکان کە ڕۆڵ و کاریگەری گەورەمان هەبووتیایە پرۆژەی کۆمیسیۆنی باڵاوەکو بوونیەکی تەحتی بۆ دەوڵەتداری و ئایندەیەکی ڕۆشن بۆ هەرێمی کوردستان وەکو دەوڵەتداری وە پرۆژەی سندۆقی کوردستان بۆ داهاتە نەوتوگازیەکان و دەیان یاسا و پرۆژە بڕیاری کەش کە دوجار پەسەند کران و ئەکرا کاریان لەسەر بکرا ئەمانە و دەستکەوتە جوانانن کە بەڕاستی جێگەی شانازین باشە کاک شێخ تۆ زیاتر لەوەی کە پێت بگوترێت سکرتێر لەو کاتەیە دەرەکەوتی لە دەستی سەرۆکایەتی
قسەکە لەسەر ئەوەیە لە ڕابردووەوان ینی تێگەشتین لەوەی کە سکرتێری پەرلەمان بەزیشی ئەوەیە کە کۆمەڵک ڕۆتینات هەیە بیکە و لە ناو پەرلەمانە دەنگەکان بژمێرە بڵکاکەوە دەنگ فلان ئەوەنە دەنگە بە فلان باوەڵێم بڕگە و نازان فەقەرەی نازانم قانونی و ئەوە دراوە ئاوا یەکلایی بۆ ئەوانە بەڵام دەرکەوتی تۆ زۆرتر بوو لەوە ئەوە پرسیارەکەوەیە ئەمە ئەگەڕایەوە بۆ ئەوەی کە خودی کاک شێخ فەخرەدین ئەدای وابوو یاخود هەر سکرتێری پەرلەمان و دەستەی سەرۆکاتی بۆ خۆیان ئەم ئینیان هەیە ینی ئەتوان ئاوا دەست بجوڵێنن و کاریگەری دروستکەن کاریگەری تۆ بە تەسەوری من زۆرتر بوو لەوەی کە سکرتێری پەرلەمان بی هۆکارەکەی دەستەی باوە بڵێن سەرۆکایەتی بوو هاوکار بوون لەگەڵ تا یاخود کارکتەری خۆشت دەوری ئەساسی بینی لە ڕاستیە بە دووتەوە لە باسی ئەو بابەتە بکەم یەکەم بەداخەوە لە هەرێمی کوردستاندا هەر لەو ئەواخری ئەو خولەی چقلی چوارەمی پەرلەمانی کوردستانەوە لەلایەن حیزبێکی گەورەوە یان لەلایەن دوو حیزبی دەسەڵاتدارەوە باشترە بڵێم تەبەنی ئەو بەرنامە فکرە کرا کە پەرلەمان هەڵبەتە خولی چوارەمی پەرلەمان فۆرمێکی تازە بوو بەڕاستی لە پەرلەمانی کوردستاندا هەمووکو دەسێ سەرۆکایەتی و پێکهاتەکەی و هەمووکو عقڵەتی کارکردنیش بەڕاستیتیایە تایبەتمەندی خۆی هەبوو و جێگەی فەخر بوو و یعنی شانازی پێوەکەم هەردەم یعنی بەڕاستی ئێمەش دەسێ سەرۆکایەتی زۆر تەبا بووین بە عقڵەتێکی فراوانتر لە عقلێتە حیزبەکەی خۆمان کارمانە کرد دەسێ سەرۆکایەتی پەرلەمان هەر لەو کاتەوە تەبەنیەوە کرا پەرلەمان نابێ ئەم ڕۆڵە بگێڕێ بەداخەوە لە هەرێمی کوردستاندا عقلێتی حیزبی ژوورە حیزبیەکان زاڵە بەسەر دەستگا شەرعیەکانی ئەم هەرێمەیە جا پەرلەمانە دەسەڵاتی دادوەریە کابینە وەزاریەکانە ئەم عقلەتە زاڵە کۆبوونەوەی ژوورە حیزبیەکان بە گەورەتر و خاوەن کاریگەرتر و خاوەن بڕیارتر لە قەڵەم ئەدرێ و ئەبێ ڕۆڵی هەبێ وەک لە دەستگا شەرعیەکان بۆیە وایان کرد کە پەرلەمان نابێ ئەم پەرلەمانە بێ کە خولی چوارەم هەیبوو بۆیە هەر لەوێ و پلانگیێڕێکە دەستی پێکرد بە بەرنامەی جیاوازەوە خاڵی یەکەمە و بالفعل توانیان بەڵێ پەرلەمان تا ئەندازەیەکی باش کوالەتی داببەزێنن بە بەشداری مشارەکەی ئەو کەسانی کە خۆیانە پاڵێون و ئەبناب ئەندامی پەرلەمان من ڕێزەگرم لە ئیرادەی خەڵکی کوردستان ڕێزەگرم لەوانەیە کە بە دەنگی حەقیقی خۆیان بوونەتە پەرلەمان لەو خولەی خۆمان و وەلەم خولەش و لەت کاتێک کە خەڵک ئیرادی وابوو بەڵام پاڵاوتنی کارکتەری ناکارا بۆ پەرلەمان کە شوێنێکی نیە لە پەرلەمانە کاری تیا بکە لەوانەیە بە نەفەسێکی حیزبی بڕوا کارێک بکە بەڕاستی کە ئەوە بێ کە ئێستا لە شاریعی کوردستانە بە شێوەیەکی گشتی کە باسی پەرلەمانەکەی وەکو دەرەجە 2 3 و 4 و ئەوانش بە حاڵتەماشا بکرێ بەو شێوەیە ئەو دەسەڵات بە شێوەیە لە شێوەکان ویستی ئەو پەرلەمانە کارایان نەبێ کە بەو پێکاتە تازەی کەوتم لە خولی چوارەمە هەبوو ئەو خاڵ تەوەریەکەمیتی تەوەری دوم کەمە بەسمە بڵێم ئەوەیە هەر جارێ عەرە بەڵە شەرەف المەکانی بالمەکین کەسەکان کارکتەرەکان ڕۆڵیان هەیە لە زیندوێتی پۆستەکە ناونیشانەکە من زۆر کادوتومە کاتێک کە حکوومەتی هەرێمی کوردستان تشکیلە بێ کابینە وەزاریەکان تشکیلەکەن عقڵەتی هەردوو حیزبی دەسەڵاتدار وابوو ئەیانوت ئەم سەرکردەیەکی قارەمان بووە لە شۆڕشی چەکداریە لە ڕوبەڕووبوونەوەی ڕژێمی بەعسا ئەم سەرکردە قارەمانە لە مەجارە ڕوبەڕووبوونەوە و گیانبازی و ئیدارەدانی جەنگا قارەمان بووە ئەیان هەنیان کرد بە وەزیر بۆی خەڵات بکرێ ئەوانە ئەیان کرد کاکە وەزیرایەتی جیاوازە لە ئیدارەدانی شەڕ ئەمە قارەمانە پاڵەوانە لە مەجای خەباتی شاخ و ئەوەیە بەڵام ئێستا لە مەجای ئیدارە حکومڕانیە عیبداری دەکەی ئەگەر دەوێت ڕێزی لێ بگری نابێ ئاوا ڕێزی لێ بگری بۆیە ئەم کارکتەرانە کە هێندان ئەکران بە وەزیر ئەکران بە پەرلەمانتار ناتوانن نەڕۆڵی وەزیری ببینن وەکو خۆی و نەڕۆڵی پەرلەمانتاریش بین وەکو خۆی و نەڕۆڵی ئەو دەستگا شەرعیانەی کە هەن بەڵکووە بێ ڕێزیان لێ بگیرێ بە شێوەیەکی تر قەچێکا بە ئەوان عەقڵە مدەبیرەکانی پشتی ئەمانە بن پێشنیار بکەن بۆیان ئەوەی کە ئەکرێیانی بەڵام نەفەسی تازە هەیە خەڵکی ئەز خاوەن ئەزمون هەیە لەم مەجالانە کە ئەکرێ ڕۆڵی پێ بدرێ بەداخەوە ئەوە نەکرا بۆیە بالفعل کارکتەرەکان ڕۆڵیان هەیە لە زیندوێتی پۆستەکەیان ئەوە واقعەکەی باشە زۆر بە دیاریکراوی پارتی دیموکراتی کوردستان لە خولی چوارەمی دەستەی سەرۆکایەتی بە تایبەتی یاخود خولی چوارەمی پەرلەمان وەکو معارەزە سەیری پەرلەمانیە کرد هۆکارەکەی ئەمە چی بوو؟ ینی هەمیشە پەرلەمان ئەو شوێنە بوو کە
پارتی دیموکراتی کوردستان ململانەی لەگەڵا کرد. واقعێکی تازە هاتوۆتە پێشەوە و هاتبووە پێشەوە لەو کاتەیە. پارتی دیموکراتی کوردستانیش 250 لەگەڵ واقع تازە نەرم نەکردووە. ئێستاشی لەسەر بێ نەرم نەکردووە بۆیە پەرلەمان وەکو بەرزترین دەسەڵاتی یاسایی و مەرجعی سیاسی کە لە یاساکانە لە نەوەدەکانەوە دەرکراوە خۆیان دەریان کردووە وەکو ڕووکەشێک وەکو یاسایەکی ئیش پێ نەکراوە دایانناوە نانێ ئەم مامڵە لەگەڵ ئەم دەستگایە بکەن. پارتی دیموکراتی کوردستان بە تەحدید و بە دوایەکێتی نیشتیمانی کوردستان پێیان وایە پەرلەمان مەطبەخێکە بۆ کوڵاندنی ئەو بڕیارانەی کە ئەمان دەریەکەن ئەبێ لێ بکوڵێ و دوجار دەربچێ یان ڕاستتر بڵێم بۆ شەرعیەتدان بە بڕیارە سیاسیەکانی ئەوان پەرلەمان هەیە لە پارچەیە وەرەقی ئەیفۆرا ئەڵێن فڵانشتمان بە یاسا بۆ بنێرنەوە پەرلەمان دەسەی سەرۆکایەتی لە ڕابردووە وا بووە لە ماوەی 24 سەعاتە پرۆژە یاسا هاتووە خوێندنەوەی یەکەمی بۆ کراوە خوێندنەوەی دووەمی بۆ کراوە یاساکەش پەسەند کراوە هەیە لەوە یعنی کە ئەوە بەپێی پێڕەوی خۆی پەرلەمانی کوردستان هەر یعنی مستحیلات یعنی ئەبێ بەلانی کەمان 2 هەفتە 3 هەفتە ئەم پرۆسەیە بڕوات یعنی بەڵام لە عینی کاتە ئامادە کراوە و کوڵێنراوە خراوەتە سەر سفرە و فەرم و یاساکە ئێوە چۆنتانەوێ یاساکەتان وا بۆ دەرەکەین ئەوە پێڵێن پەرلەمانێکی دەسەمۆ و پەرلەمانێکی ناکارا و پەرلەمانێک کە بەداخەوە خیانەتە لە دەنگی خەڵک کە شەرعیەتدانە بە بڕیارە حیزبیەکان نەک شەرعیەتدانە بە ئیرادەی پەرلەمان و ئیرادەی پەرلەمانتار و ئیرادەی خەڵکی کوردستان کە ئەو لەو خولەی ئێمەوە سیستەمی نیمچە کراوە دەسی پێکرد کە خەڵک دەسی هەبوو لە هەڵبژاردننی کەسەکانە پێشتر سیستم داخرا بوو حیزبەکان نوێنەرەکانی خۆیان نەرد کیان بەلاوە پەسەند بوو بەڵام لە خولی چوارەمە سیستەمی نیمچە کراوە بوو خەڵک ئیرادەی هەبووتیایە ئەم ئیرادەی خەڵکە خۆی بۆ خۆی بەحسابی بۆ بکرێ بەڵام لەگەڵ ئەم ئیرادەی خەڵکا 250 نەرم نییە بۆیە بە تەحدید کە باسی پارتی دیموکراتی کوردستانت کرد پارتی دیموکراتی کوردستان پەرلەمانێکی ناوێ خاوەنی بڕیاری سەربەخۆ بێ پەرلەمانێکی بڕیارەکەی بەو ئاڕاستەیە بێ کە ئەو بەلایەوە پەسەندە و سەحیلی ئێدات نەک پەرلەمان بە دەنگدان ئەوەیەکە بۆیە ئەمە بە خەتەرێکی گەورە ئەبینرا لە بەردەم ئەو واقعە سیاسی کە ئەوان ئەیخوازن بۆ ئەو حاڵەتی کە هەیەە تۆ قوعکە لە یاسای سندوقی کوردستان بۆ داهاتنەوەی گازیەکان کە یاسایەکە چەند مانگمان پێچ و تا یاساکەمان پەسەند کرد و خۆشببختانە ئەو کاتە لەلایەن سەرۆکی هەرێمیشەوە بەڕێ سەرۆکی هەرێمیشەوە واژووی یاساکە کرا کە یاسایەکە یعنی شەفافیت لە هەرێمی کوردستانە وا چەسپێنێ کە جێگەی ئومێدی هەموو لایەکمان بێ بۆ بە دەستکەوتێکی زۆر گەورەمانزانی بەڵام ئەم یاسایە کاری پێ ناکرێت بۆ ئەوەی ئەو تونێ لە تاریکانەی لە مەجای داهاتە نەوتیەکانە هەیە گرێ بەسەر نەوتیەکانە هەیە کەس نەزانێت ئیلا مەجموعەیەک لە هەردوو پارتی سیاسی کە لە پەنجەکانی یەک دەستێپەڕ ناکەن لەبەرەوە نانێ بابەتەکان بە یاسا بڕوا مەگەر شتێکە خۆیان شەرعیەتی پێ بدەن ئەگیناوەکانی کە لە سەر و یاساون ئەتوانم بڵێم ئەو دوو پارتە سیاسی بە شێوەیەکی گشتی ئەیانەوێت هەرێمی کوردستان لە سەر و یاساوە ئیدارە پێ بدەن جاجار کە باسی یاسا سەروەریەکەن یاسا سەروەری نییە بڕیاری سیاسی خۆیان سەروەریە بۆیە لە هەرێمی کوردستانە تا سەر ئێسقان تا ئێستاش بابەتی دیموکراسی و سەروەری یاسا بوونی نییە یان هێندە لاوازە کە مایە عیبدار بوونە بڕۆ تەماشای ئازادی سیاسی بکە لە پایتەختە و لە نەک لە پایتەختە لە پارێزگاکانی هەرێمی کوردستاندا لەژێر پرسیاری گەورە نییە یعنی ئەمانە خۆیان چیان بووێ لە داپڵۆسین و خەڵک داپاچین و خەڵک گرتن و خەڵک گونکردن و پارەونکردن و موچەی فەرمانبەر پاشەکەوتکردن نا بێسەر و شوێنکردن و چیان بێ کردویانە یعنی گەڕانەوە بۆ ئیرادەی خەڵک بۆیە ئەوان ئەگەڕێمە بۆ قسەیە بمبورە دەسوپەرنجیان لەگەڵ ئەم جۆرە پەرلەمانە نەرم نەکردووە ئەم جۆرە پەرلەمانێک کە ئێمە ممارەسەمانە کرد لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستانە پەرلەمانێکی سەردەمیانەیە کە لە وڵاتانی پێشکەوتووە هەیە لەوێ یاسا دەرەچێت کاکە لە عێراقا هەیە لەو نزیکەمانە لەو هەموو فەوزا سیاسی کە لە عێراقا هەیە پەرلەمان خاوەنی بڕیارە باشە لە تورکیا پەرلەمان خاوەنی بڕیارە لە وڵاتانی پێشکەوتوو پەرلەمان خاوەنی بڕیارە بەڵام لای ئێمە پەرلەمان ئەو ڕۆڵەی بەڕاستی نیان هێش ئەو ڕۆڵە ببینێ و بە ئاقارێکی خراپی باشە کەواتە دەمەوێت ئەمە ڕوون بێتەوە بە دیاریکراوی ئێوە وەکو هێزێکی سیاسی دژی پارتی دیموکراتی کوردستان بوون یاخود ئیشتان لەسەر ئەوە کرد کە ئەو جۆری سیستەمەی کە حکومڕانی لە هەرێمی کوردستانە کە یاخود هەرێمی کوردستانە با بەڕێوە
دەتانەویست ئیش لەسەرەوە بکەن گۆڕانکاری لەم سیستەمە بکەن. ئێمە گەرۆک و حیزبێکی ئیسلامی تەماشامان کە ئێمە گەڕێنەوە بۆ دەقە شەرعەکانی خۆمان ئینی لعەمەلیکم من القالین. ئێمە نیگەرانی لە کردەوەکانتان لە ئیشەکانتان. ئێمە دژمنایەتیمان لەگەڵ پارت فلان پارتی سیاسی و فیسان ڕێکخراوی ئەوە نییە لەگەڵ کەسا. ئێمە کە باسی حکومڕانیەکەن ئەڵێن عەقڵەت و دەوڵەتی حکومڕانی، باسی سیستەمی سیاسیەکەن ئەڵێن سیستەمی سیاسێکی سەردەمیانە. ئێمە گلەی و ڕەخنەکانمان ئۆپۆزیسیۆن بوونمان و دەگنە درێر و بوێرەکانمان لە پەرلەمانە لە ڕێکخراوەکانمانە لە هەموو شوێنەکە لەسەر ئەوەیە ئەم سیستەمە سیاسیە، ئەم عەقڵێتە سیاسیە عەقڵەتێکی خراپە. هەرێمی کوردستان بەرەو چەقبەستووینا، بەرەو گەڕانەوەیەکی زۆر ترسناکی بۆ دواوە بردووە. ئایندەی ئەم هەرێمە ئایندەیەکی ناڕۆشنە تاریکە بەم عەقڵەتە سیاسیەوە، بەم ئیدارە سیاسیەوە. نا ئێمە پارتی دیموکراتی کوردستانێکێتی نیشتیمانی کوردستان بزوتنەوەی گۆڕان هەر حیزبێکی بەڕێزیتر لە هەرێمی کوردستانە. ئێمە بڕیارمان نایەوەکو کۆمەڵی ئیسلامی پێشووە کۆمەڵی دادگەری ئێستاش دژمنایەتی حیزب لەو حیزباناکەین کە باسی عەقڵەتی دەوڵەتداریەکەین ئەڵێین ئەم کارانە کارێکی خراپن کە ڕەخنە لە ئەدای کابینە نۆهەمی حکوومەتی هەرێمی کوردستانەگرین ئەڵێین بەم شێوەیە ئیدارەی حکوومەتی ناکرێ، حکوومەتدارەتی ئاوا ناکرێ، نەک دەوڵەتدارەتی حکوومەتدارەتی ئاوا ناکرێ. ئەم فۆرمە فۆرمێکی هەڵەیە، ئەم فۆرمە وای کردووە هەرێمی کوردستان نۆ کابینی وەزاری تێپەڕێنێ، بەڵام تا ئێستا کاتی وهەیە ئەگەڕێنەوە بۆ دواوە نەک لە جێ خۆمانە چەقیون و تووشی چەقبەستوێکی گەورە بووین، نەک ناتوانین شەفافیت لەم هەرێمە بەرقەرار بکەین. ڕۆژ لە دوای ڕۆژ ناڕۆشنی زیاتر دروست بێت لە پرسەکانە، حیزب زیاتر دەستی باڵا ئەبێ بەسەر دەستگا شەرعیەکانە. بۆیە نا ئێمە لەگەڵ پارتێکی سیاسیایەتی قسەیەکمان نییە کە باسی پەرلەمانەکەین ئەڵێن ئەبێ پەرلەمان خاوەنی قەرار بێ، پەرلەمان خاوەنی ئیرادە بێ، بتوانێت سەر بە خۆیانە بڕیار بدە. ئەم قسەشم بۆ حکوومەت ڕاستە، چونکەم حکوومەت نوێنەری خەڵکە، حکوومەتی هاوڵاتیە. ئەم قسەشم بۆ ئەنجومەنی دادوەری ڕاستە، نابێت دەستی حیزبی لێ هەبێ. بەڵام ئایا لە واقعی هەرێمی کوردستان ئێستا وایە؟ تەماشای چەند ساڵی ڕابردووی خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان بکە، فراکسیۆنی کۆمەڵی دادگەری پرۆژە یاسایەک پێشکەشەکە، پرۆژە یاساکە خۆیان ئەڵێن لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیەڵ ئەم پرۆژە یاسامان پێشکەش کردووە بەدەستی سەرۆکایەتی، بەڵام پرۆژەیەکی تریان ئەسڵا حساب ئەم پرۆژە یاسایە ناکرێت. ئەمە معنای وایە پەرلەمانێکیانەوێ نیسابێکی تەواو بکە، نیسابێکی یاسایی تەواو بکە، چیان ویست خێرا لێوە دەستی بۆ هەڵبڕن بکرێ بە یاسا یان بکرێ بە بڕیار و بڵێن ئەو بە گەرمی بۆمان ناردنەوە ئێوە ژواژوویکەن و با بڕۆ ئەویش بەکار بکە. ئێتە حساب لەوە ناکەن کە هاوڵاتی چیەڵێ و پرۆژەی خزمەتگوزاری بۆ ئەم خەڵکە چییە و ئایندەی ئەم هەرێمە چی لێ، ئێستا ئەم هەرێمە بەرەوکوێ ڕوا. کاک شێخ کەواتە لە وەڵامەکانی توای ئەوەمان بۆ دەرەکەوێت کە خەباتەکە لە پەرلەمان و لە ناو حکوومەت دەست پێەکە، ئەوەی کە جەناب دەڵێ ئەو ئێوە سەرگەرمی گۆڕینی فۆرمی پەرلەمان بوون و کاراکردنی پەرلەمان بوون و هەروەها بە جۆرێک مامەڵەتانە کرد کە وردە دەستی حیزبەکان هێزە سیاسەکان لە پەرلەمانە کورت کرێتەوە و پەرلەمان ئەدای خۆی بکە و چاودێری حکوومەت بکە و بە حکوومەت بڵێ 1 2 3. کەواتە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕەوا نییە وەک هێزێکی سیاسی مەسەلەن بۆ نمونە بەس تێبینی لەسەرەوە بێ بزان ئەم هێزە سیاسی چیەکە، بەڵکو تێبینەکەی بێ لەسەرەوە بێ ئەدای ئەو کارکتەرانەی یاخود با بڵێن ئەو نوێنەرانەی کە دێنێرێ بۆ ناوەند بۆ بەغدا و بۆ هەرێمی کوردستان بۆ پەرلەمانی کوردستان ئەبێ ئەمە چەنگی مەحەک بێ و ئەمە جێگای ئەوە بێ کە بە جۆرە لە جۆرەکان هەڵسەنگێندرێ. کەواتە ئێستا خەڵکی هەرێمی کوردستان لە ناو بانگەشەی هەڵبژاردنان. دەکرێت پێمان بڵێ ئەگەر هێزە ئیسلامیەکان چ لە بەغدا لە ئەنجومەنی نوێنەران خوانەخواستە شکست بێنین یاخود کەم ببنەوە یا لە خول لە هەرێمی کوردستانە بە جۆرە لە جۆرەکان لاواز ببن، دەتوانی پێمان بڵێ چ کێشەیەک دروستە بێت؟ لە ڕاستیە ئێمە بەشێکین لەو جیهانەی لەو دەوروبەرەی کە خۆمان و جیهانەی کە هەین. ئەم دەستگا شەرعیانە کە هەن لە دنیای پێشکەوتووە، باسی جەزیرەی واقواق و مۆزەمبیق و ئەوانە ناکەم، ئێمەش خەریکە و جەزیرە نەمان لێ دێ. دەستگا شەرعیەکان ڕۆڵیان هەیە. پەرلەمان گەڕێمە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق، لە پەرلەمان کێشەکان چارەسەرەکرێ، حکوومەت ڕۆڵی هەیە لە خزمەتکردنی هاوڵاتی و پرۆژەی خزمەتگوزاری و لەو کابینەیە کە پێکاتوە لەو حەقی بە وەزاریانی کە پێکاتوە ڕۆڵی تیابینێ دەسەڵاتی دادوەریژەم قسە ڕاستە. ئێمە شتێکەکە لە بەرنامەکەی بەڕێستەوە بڵێم لەو خولی چوارەمی پەرلەمانی کوردستانەیە لە سەرەتاوە کۆمەڵی ئیسلامی ئەو کات مامۆستا عەلی باپیری وەکو ئەمیری کۆمەڵدانا بوو کە ئەندامی پەرلەمانی کوردستان بێ، یعنی لە کۆبوونەوەی خۆمان ناو کاتدامان نە کە مامۆستایەکێک بێ لە پاڵەوراوەکانمان بۆ پەرلەمان بۆ کەسی یەکەم ئەپاڵەوی.
لەبەر ئەم هۆیە کە ئێمە بڕوامان وایە ئەو دەستگا شەریعانە ئەبێ ڕۆڵیان پێ بدرێ بڕوامان وایە ئەم حیزبە نەکردنی هەموو شتێک هەڵەیە لە وڵاتانی پێشکەوتووە لە دەوروبەرمانەیانی حیزب لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە دەرەکەوێ دواتر مەقڕێکی ئەگەر دو عەسرانێک شەوانەیە گەندامەکان بچن لێ دابنشن کۆبوونەوەیکیان هەبێ گفتوگۆ دەنگەشتێکی بابەتێک بکەنەوەوان دوجار لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنام حیزبانە دەرەکەون خەڵکانی شایستە ئەنێرن کە چکم پێیان وایە ئیدارەی دەوڵەت ئیدارەی حکومڕانی بەم دەستگا شەرعیانە کرێن بۆیە ئێمە بەو عەقڵەتە مامەڵەمان کرد کە بیلفعل کەسی یەکەممان بچێتە پەرلەمانی کوردستان بەو ئومێدەی پارتە سیاسەکانی کەش خاوەن دەسەڵات خاوەن بڕیار بەدەستەکانیان لە حیزبەکانیانە بنێنە پەرلەمان بۆی پەرلەمان بێ بەو شوێنەی کە کێشەکان لێرە چارەسەر ببن ئەگەر لە پەرلەمانە بابەتەکان چارەسەر بکرێ بەدەنگدانە بە گفتوگۆکردنە دانیشتەکانی پەرلەمانە بینین ئەو پڕی ئاڵۆزیەک دروست ببێ ئەندام پەرلەمانێک دەبێگە گرێتەیەکیکە مەحفەزەیەکی تێگرێ مۆبایلەکەی تێگرێ قسەیەکە بەرامبەری ئەوان بەڵام کە ئێتە دەرەوە ئەگاداری دەرۆچیەکرێ ینی کەواتە شوێنی مەدەنی شوێنە کە بالفعل خزمەتی تیا بکرێ و دوانەکەوین لەو فۆرمی دەوڵەتدارێتی کە لە دنیا هەیە کە لە دەوروبەری خۆمانە هەیە ئەوەیە کە ئەبێ گرنگی بەم دەستگا شەرعیانە بدرێ بۆیە کۆمەڵ کارکتەرەکانی نێنێتە ئەو دەستگا شەرعیانە ئەو دەستگایانە خەڵکی دیاری خۆی نێرێت کە بە بژداری کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستانمان کردووە بە سێ وەزارەت بەشدارمان کردووە خەڵکی خاوەن بڕیارمان ناردوێتە ئەوێ کاشینە پەرلەمان بە هەمان شێوەیە بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەیبینی بە هەمان شێوێ خەڵکێکی خاوەن کاریگەر تەسیر و پرۆفیشناڵ و ئەکادیمی لە مەجالە لە مەجالەکانی کاری پەرلەمانیە ئەیپاڵێوین بۆ یەکێک لە ناونیشانانەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقیان لە پەرلەمانی کوردستاندایە بۆیە ئێمە بڕوامان وایە تەسەووری کۆمەڵ وایە کە ئەبێ گرنگی بە دەستگا شەرعیەکان بدرێ بەڵام بە تایبەتی ئەتوانم بڵێم دوو پارتی سیاسی دەسەڵاتدارەکە هەرێمی کوردستان تەسەوور و قەنەعەتیان وانە هەندێکی هەر بۆ ئیمتیاز خەڵکە نێرنە ئەوێ با ئەمە کوڕی شەهیدە یان ماندووە یان زۆر بۆ حیزبی خوێندووە با بڕوا بێ بە ئەندام پەرلەمان بێ بە عینوانێک شەوی ئەو کە بۆ بەیانی دەنگ بە کابینەی وەزاریە درێ ئەو شۆبێکیان تۆ بەیانی وەزیری بچۆ بۆ ئەوێ و بزانە دەستی قات و جلی جوان پیاکە بڕۆ لێت متمانە پێبن لە فلان ینی بۆ ئیمتیازدان نەک بۆ ئەوی کە بالفعل بێ کەسێ واتە ئیشیان بۆ کادیر و خەڵکی خۆیان دۆزیوەتەوە نەک خەڵکیان بۆ ئیشێک دۆزیبێتەوە ئێمە تەسەورمان وایە ئەم دەستگا شەرعیانە کارابن و ئەوەش چارەسەرە و ئەبێ واش بێ چونکم ئەمە بۆ خەباتی شاخ ڕاستە کە حیزب باڵا دەست بێ بۆ خەباتی شار خەباتی مەدەنیە کە خەباتی حکومڕانی و دەوڵەتدارێتیە ئەبێ ئەو دەستگا شەرعیانە خاوەن تەسیر و کاریگەر بن بۆ خەڵکی کاریگەر و بەتواناش لەو دام و دەستگا شەرعیانە بن بە هەرسێکیەوە کاک شێخ خۆت ئاگاداری کە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و بەغدا هەمیشە پەیوەندێکی زۆر خراپە ینی تا ئێستا ئەم پەیوەندە نۆرمال نەبووە تا ئێستا ینی پرۆتۆکۆلێک نییە کە زەمانەتی ئەو پەیوەندی بکە و پەیوەندە بە ئارامی بهێڵێتەوە با بزانم لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان کە تۆ لە دەستی سەرۆکایەتی بووی پەیوەندی نێوان پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی نوێنەرانی عێراق چۆن بوو هەروەکو ئێستا بوو ئێمە لە سەر دوو تەوەرە کارمان کرد یەکەم لەگەڵ لیژنەکانی پەرلەمان ئەنجومەنی نوێنەرانی عێراقا لیژنە معنیەکانمان کە هاو لیژنە بوون هاو ئیش بوون کۆمەڵی کۆنتاکتی باشمان دروست کرد کۆمەڵی دانیشتنی لێکتێگەشتنی باشمان لەگەڵ دروست کرد کە کاری هاوبەشیان هەبێت لەگەڵ یەکترا یەک دوو ئەمانویست پەیوەندیەکانی هەرێمی کوردستان بەناوەندەوە لە پەیوەندی حیزبی و بگوازینەوە بە پەیوەندێکی شەرعی و بە پرۆژە یاسایە کە ئامادەمان کرد و بەداخەوە کە نەیانش پرۆژە یاساکە بێتە خوێندنەوە و خوێندنەوەی یەکەم و پەسەندکردن کە بە پرۆژە یاسایەک ئامادەمان کردبوو ئەو کاتە کارمان لەسەر کرد کە ئەنجومەنێکی ڕێپێدراوی شەرعی لە پەرلەمانی کوردستاندا کە ئەنجومەنی دانوستان بێ لە بینی هەرێمی کوردستان و بەغا هەبێ ئەم ئەنجومەنە لە پەرلەمان دەنگی لەسەر بدرێ و ناوەکان دیاری بکرێ بەو شێوەیە ئەم ئەنجومەنە جاکێن پێکاتەکەی چۆنە ئەو کاتە قسەی لێکرا و بەس لە پرۆژە یاساکە هەر ئەو نەبوو کە ئەنجومەنی دانوستان پەسەند بکەین بۆی لە بینی ئێمە و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندیە ئەنجومەنێکی شەرعی هەبێ ئەمە نەهێڵرا بۆ لەبەر یەکەوە کات پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ خۆی پەیوەندی بە بەغاوە دەکات بە ناوەندەوەکە ئەم قسە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستانی ڕاستە پەیوەندیەکانی تا ئێستای هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی ناوەندیە بریتین لە پەیوەندی دوو حیزب لەگەڵ حکوومەتی ناوەندیە واتە پەیوەندێکی کوردستانی نین پەیوەندێکی حیزبین ئەم پەیوەندە حیزبیە کە
لە سەرەتا قسەکان ماوتم کە شۆڕ بۆ تۆ ئەم حیزبە نەکردن بۆ هەموو شتێک بینی بەغا و هەرێمیش وایە لە قۆڵی خۆی و پارتی دیموکراتی کوردستان بە دوای ئیمتیازۆیە بۆ حیزبەکەی خۆی و کارکتەرەکانی خۆی دەرکەوتووە بپرسە لەو پەرلەمانتارەکانمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراقا ئەم نوێنەرانە کە دێن لەوێ چی ئەکەن هەوڵ بۆ چی ئەدەن هەوڵ بۆ مەکاسیبی حیزبی و بەدەستێنانی پۆستی وەزاری بۆ حیزبەکەی خۆیان ئەدەن یان بۆ گەڕانەوەی ناوچەی جێناکۆک و بودجێ هەرێمی کوردستان و پارەی گەنمی فەلاحەکان و پێداویستیەکانی پزیشکی بۆ هەرێمی کوردستان و خزمەتکردن بە هێزی پێشمەرگەی کوردستان و بپرسە لە ئەحمەدی حاجی ڕەشی بە نمونە کە لەو مەجالا ڕۆڵێکی کاریگەری بینیوە بپرسە بزانم نوێنەرانەکردنی خەریکی چین کاکی من یەکێتی پارتی بە جیاجیا ڕۆن لەوێ خەریکی بەدەستێنانی مەکاسیبی خۆیانن بە جیاجیا قسەکەن ئەگەر زۆر تەنگەتاویان کردن ناچاریان کردن هیلاکیان کردن هەرجارم بینێڵە مەڵم تەنگە نەفەسیان کردن دوجار وەفدەکە تێکەڵەکەن وەفدەکە تێکەڵەکەن دانیشتن و دوجار لە کاتی تێکەڵبوونی وەفدەکەشە هەر لە ژێرەوە پەیوەندی حیزبی خۆیانیان هەیە کاکە عەقڵەتی حیزبی زاڵە بەسەر ئەم دوو حیزبە ناتوانن کوردستانیانە بیر بکەنەوە بە ناوی هەرێمی شۆڕن بەداخەوە یانی ئەمە کێشە گەورەکەیە ئەم عەقڵیەتە ناگۆڕێ تا ئێستا نەگۆڕاوە ناگۆڕێ حیزب هەموو شتێکە لە هەرێمی کوردستاندا حیزب هەمەکارەیە یعنی هەمووکارە لای خۆیەتی بە دیاریکراوی ئێستا کۆمەڵی دادگەری کوردستان لە ئێستاە دوو نوێنەری هەیە لە بەغداد لە ئەنجومەنی نوێنەرانی کوردستان بەڵام بەقەدەر هێزێکی سیاسی دژایەتی ئەم دوو کارکتەراکرێ و بە تایبەتی لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و هۆکارەکەی ئەمە بۆچی گەڕیتەوە ئەکرێت لێرەوە سوپاسی هەردوو نوێنەرەکە بکرێ مامۆستا ئەحمەدی حاجی ڕەشی و مامۆستا سەلیم شوشکەی بالفعل توانیویانە ڕۆڵی نوێنەری خەڵک ببینن ڕۆڵی ڕوبەڕووبوونەوەی زوڵم و ستەم ببینن ڕۆڵی داکۆکیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان ببینن بە نمونە ئەوەی کە من ئەحمەدی حاجی ڕەشی زیاتر لە نزیکەوەکو هاوڕێیەکم و لە نەوەدەکان و هاوڕێ لەگەڵ یەکترە بۆ داکۆکیکردن لە هێزی پێشمەرگەی کوردستان کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا خزمەت بکرێن جا لە خزمەتی بواری سەربازیە بێ یان لە خزمەتی داراییە بێ ئەو داکۆکی بکات بۆ پارەی گەنم ئەم داکۆکی بکات بۆ بابەتی تەندروستی لەگەڵ هاوڕێکەیە لە مامۆستا سەلیم ئەمان داکۆکی بکەن ئەوەی کە ئەوان لەوێ کردیان یعنی بە تایبەتی لە هەندێک پرۆسی دەنگدانە بۆ ناونیشانەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا کاتی وا هەبوو زیاتر لە 55 ئەندامی پەرلەمان دەنگیان پێدا بۆ ناونیشانێک لە ناونیشانەکانی یەکێک لە لیژنەکانی پەرلەمانی کوردستاندا لە کاتێکا کە ئەمان دوو کەسن ئەم دوو نوێنەرەی ئێمە توانیویانە ڕۆڵی فراکسیۆنێکی زۆر گەورە ببینن ئەگەڕێتەوە بۆچی بۆ ئەو پەروەردە سیاسیەی کە ئێمە خەڵکی خۆمان لەسەر پەروەردە کردووە کە بالفعل نوێنەری خەڵک بن دڵسۆزی خەڵک بن من لێرەوە یعنی ڕۆکەمە خەڵکی کوردستان گویان لێ بگرن لە نوێنەرەکانی ئێمە بزانن چیان کردووە ینی خۆیان باسەکەن هەڵبەتە لە کاتی هەڵمەتێر بژاردنە پرسیاریان لێ کرێ بزانن چیان کردووە کاریگەری و دڵسۆزی ئەمانە وای کردووە زۆر گەورە دەربکەون و دەستخستنە سەر بریدەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا و ڕوبەڕووبوونەوەی ئەو نەعەدالەتی و نادادگەری و حیزبە نەکردنی کە هەردوو پارتی دەسەڵاتدار ئەڕۆن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە حکوومەتی ناوەندیە بۆ خزمەتی حیزبەکانی خۆیان ئەکەن و ئەمانیش وەستاون لە بەردەمیانە هەڵبەتە بەقەدەر دوو ئەندام وەستاون بەڵام گەورەتر لە فراکسیۆنێکی گەورە وەستاونەتەوە ئەوە وای کردووە بالفعل ئەمانە شاکار بن لە لای خەڵک جێگەی تەقدیر بن من کە لەگەڵیانە گەڕاوم یعنی لە شوێنە گشتێکانە خەڵک بە شێوەیەک ستایشانەکە تەوەقع ناکە ینی کاتی وایە تێپەڕێن تەنها هەر ئێوە کوردن مەبەست تێپەڕێن تا ئەندازی ئەگەڕێتەوە بۆ دڵسۆزەکە بە خەرجیاندا ئەم قسەشم ڕاستە بۆ نوێنەرەکانمان لە پەرلەمانی کوردستانیشدا واتە نوێنەراتیەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەنی نوێنەرانە سوپاسی خواکەی نوێنەراتیەکی کارامە بوون و دەستنیشانکردنەکان دەستنیشانکردنێکی دروست بوون لە حاڵێکا کە بینومانە فراکسیۆنی تر هەبووە دەبیاتی شارعاڵێ سەنگارەکەش یاویتێت باشە کاک شێخ تۆ ئەزمونێکت لە پەرلەمانی کوردستانە هەیەوە لە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستان خەڵک ئێستا بە شێوەیەکی گشتی ساردە لە بەشداری پرۆسی هەڵبژاردن و هاتنە سەر سنووقەکانی دەنگدان و بە تایبەتیژەوەی کە پەیوەستە بێتەوە بە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەر خەڵکەوە معنی نییە پێی ینی واتە سەورەکە کە زۆر پەیوەندیدار نییە بە خۆی بە چارە نووسیەوە بەڵام کاک شێخ ئەگەرە کورد بە شێوەیەکی گشتی لاواز بێ و
و من لەبەرەوەی لە پارتێکم کە پێگوترێ ڕاستێکی پێگوترێ کۆمەڵی دادگەری کوردستان ئەگەر نوێنەرەکانی ئێمە لە شێوەی مامۆستا ئەحمەد و مامۆستا سەلیم و ئەوانەی کە ئینشاڵا لە ئایندا ئاچن بۆ بەغدا ئەمان ئەم پێگەیە لاواز بێ چ کاریگەریی لەسەر کوردستان بە شێوەیەکی گشتی و لە ناویشە چ کاریگەریەکی سلبی و خراپ دروستەکان لەسەر پێگەی شەرعی یاخود پێگەی ئیسلامی مەسەلەن بۆ نمونە لە هەرێمی کوردستان. لە ڕاستیە دڵسۆزی بە خەرجدانی ئەندامانی پەرلەمانمان لە ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەو هەموو دڵسۆزی و ماندووبوون و قوربانی کە کۆمەڵی ئیسلامی پێشوو کۆمەڵی دادگەری ئێستا داوێتی ئەگەر خەڵکی کوردستان بە وەفانە بن لەگەڵ ئەم دەنگە بوێرانەیە ئەم خەڵکە دڵسۆزانەیە دوجار هەیمنەتی ئەو حیزبانەی کە بەس خۆیان و کادرە نزیکەکانی خۆیانە بینن زاڵە بێ ئەو دەنگە بوێرانە خەفە ئەکرێن نەبوونی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا بە بڕوای من ئەو دەنگە دلێرانە ئەخەوێنێ بێدەنگەکە کە دیفاعیانە کرد لە پارەی گەنمی جوتیار و لە پێشمەرگەی هێزی پێشمەرگەی کوردستان و لە ناوچەی جێناکۆک و لە خزمەتی تەندروستی بە هەرێمی کوردستان و لە خزمەتکردن لە مەجای سوتەمەنی بنزین ئەوە بۆ خەڵکی کوردستان و لە بابەتی موچە و لە بابەتی پارە بۆ هەرێمی کوردستان و پرۆژەکانی ئەقالیم کە لەوێ باسی لێ ئەکرێ و ئەو دەنگە بوێرانەی کە دیفاع لە کوردستانەکەن ئەمانەی کوردستانین ئەتوانم بڵێم سوپاسی خواکەین خەڵکێکی کۆن کوردستانی دەرنەکەوتووە وەکو زیاتر حیزبی دەرکەوتووە بەرپرسیارەت و ئەمانەتێکی گەورەی مێژوویە هەرچەند بەداخەوە هەردوو پارتی دەسەڵاتدار کارێکیان کردووە لە هەرێمی کوردستانە خەڵکیان بێتاقەت کردووە لەوەی کە خەڵک متمانە نەبێ بە پەرلەمان جا ئەنجومەی نوێنەرانی عێراقیان پەرلەمانی کوردستاندا ئەمە بۆ ئەو حاڵەتەیە کە هەر جارێک لە پندێکی کوردی ئاڵێ ڕاوکەری خراپ لە ئاوی لێڵا ڕاوەکە دەست بازاڕی شێواویەوێ ئەم بازاڕە بەم فەوزایەوە زۆر خراپە بۆ ئەوان چاکە بۆ خەڵکە دڵسۆز و حیزبە دڵسۆزەکان خراپە لە ڕاستیە تەبیعەتی ئەم یاسایەش بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق کارێک دەرکراوە بەداخەوە کە خەڵکە دڵسۆزەکە کە خەڵکانێکی کە من بە پەنجەکانی دەسەبژێرێن مەرگی ئەمانە لە پێشە بۆیە دڵسۆزی هیمەتێکەوێ من لێرەوە ڕووکەم هاوڵاتیانی کوردستان بڵێم کاتێکە شعبی ئەمریکی کەوا ناسراون شعبێکی عنیفن توموتیژن یعنی و ئەدەبیاتی خۆیان وایە کاتێکە ئەبینن سەرۆکەکەیان ترامپ دنیای کردووە بە دوژمن لە ئەمریکا بەرە و ئاراستە و هەڵدێرێکی خراپە بە بۆ یەکەم جارە لە مێژووی ئەمریکایە ئەوەنە بەشداری لە هەڵبژاردننی سەرۆکا بکەن یعنی بۆ ڕێژە بەرچاوە بەشداری بکەن خۆیان هاتن لە بەرامبەر کاندیدێکی لاواز لە چاو ترەمپە هەموو کەس ئایانوت ینی لاسی نێودوڵەتیە ئاماژە بەو ئەدرا کە جۆ بایدن لە چاو ترەمپە لاوازە هاتن کاندیدێکی لاوازیان سەرخست بۆی کاندیدێکی بەهێز ئایندەی وڵاتەکان بەرەو ترسناک نەبە باش بەداخەوە ئێمە لە هەڵبژاردننی پێشووە ژمارەیەکی بەرچاو لە خەڵکی کوردستان بێمتمانە بوون بۆی کە بچنە سەر سندوقەکانی دەنگان و دەنگیان نەدا کە ڕاستەکەی ئەوەیە خەڵکی وشیار بێ بەوەی کە بڕۆ ئێستا بە ئاڕاستی دەنگی خۆت بڕۆ مەجموعەیە خەڵک بەرە پێشەوە کە بتوان دیفاعت لێ بکەن خۆ من واقع بینم ئەزانم کۆمەڵی دادگەری کوردستان ناتوانێ ژمارەی زۆر ئەندام پەرلەمان بێتە پەرلەمانی کوردستان و ئەنجومەی نوێنەرانی عێراق بەڵام با مەجموعەی خەڵکی بۆ بەرێ کە سەربەرز بێ پێی و بتوانێت دیفاعی لێ بکا لەوێ نەک بڵێ ئەو دەنگە بوێرەش کە هەیە ئەو چەند دەنگەشەیە کە هەیە نابێ بمێنێ ئەبێ هەر خەڵکە حیزبێکە بڕوا لە هەردوو حیزبی دەسەڵاتدار بۆیە هوشیارانە بۆ عەقڵەتی سیاسی بۆ هاوڵاتیان و خەڵکی کوردستان ئەوەیە وەکو چۆن شعبی ئەمریکی وایان کرد ئەمانش بێن سزایی پارتە گەندەڵەکان لە هەرێمی کوردستان بدەن بەوەی کە بڕۆن بە دەنگی خۆیان خەڵکی دڵسۆز و بەوەفا و خەڵکی کارامە و لێ هاتوو بە دەنگی خۆیان هەڵبژێرن بینێرن ئەنجومەی نوێنەرانی عێراق ئەوە عیلاجە بایکۆتکردن وەکو عەرەب بەڵێ زادە طین و بەلەتەن قوڕەکە خستر ئەکاتەوە گەندەڵەکان خراپتر ئەکا نوێنەرایەتەکان خراپتر ئەکا خەڵکی کوردستان شایەتی بدەن بەوەی کە نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری ئەگەم باسی حیزبەکەی خۆم بکەم نوێنەرەکانی کۆمەڵی دادگەری لە ئەنجومەی نوێنەران ناوەکو بەڕێز ئاماژەت پێدا پێشتر بەقەدەر چەند ڕۆڵیان بینیوە ئەی پارتەکانی تر بۆ هەموو کورسیەوە 25 و 19 و چەندی ئەوم بە کورسیان هێناوە خۆ من نادیدەیان ناگرم ئەوانیش کاریان کردووە لە ئاستی جیاوازە نادیدەی هیچ حقێک ناگرم کە لە شوێنێکۆ دیفاعی لێ بکرێ و حقێک بارز بێ هەر کەسێکی کا چکمۆ کاری پەرلەمانتاری و کارێکی تایبەتمەندیە بەڵام نوێنەرەکانی ئێمە سەربەرزن ئێستا ڕویان دێک ڕۆنە شوێنەکان باگەشەکەن زۆر کاک شێخ
لە وەڵامی پرسیارێکمە وتت ئەمە ئەقلێتی حیزبیە ناگۆڕێ ڕەنگە ئێستا بینەرانی بەڕێز پرسیارێکیان هەبێت جا باشە گەرێمە واقع ئێمە هەر ئەمەقلێتە حیزبیە بێکە دوو هێزی دەست ڕۆیشتوو لە هەرێمی کوردستانە کە مۆنۆپۆلی هەموو ئاستەکانی مەسەلە ئابووری و سیاسی و کۆمەڵایەتیان کردووە کە ناگۆڕێ ئەمە ئیشمان چییە بۆچی ئاسنی سار بکوتین زۆر باشە من نامەوێ بێئومێدی ناومێدی بڵاو بکەمەوە ئەمە دەستخەمە سەر واقعەکە هەیە وجودی هەیە دەستخستنە سەربرین هەر لە خۆی لەوێەوە چارەسەر دیارریەکە تەعەن تا نەزانی کێشەکە چییە چارەسەر چی بۆدانی خەڵکی کوردستان بڕوام وایە لە کەناڵی جیاواز و بیستویانە کە ئەم حیزبانەوەکو خۆت و مۆنۆپۆڵی هەموو شتێکیان کردووە لە هەرێمی کوردستاندا دابنیشین لێگەڕین ئێگە ناڕووی بۆ سندوقەکانی دەنگداد و ئەحمەد و ئەحمەدەکان بنمونە ئەو پاڵەوراوانەیە کە ئێمە هەمانن بۆ ئەنجومی نۆدانی عراق بنمونە و مامۆستا ئەحمەدە کاک سۆرانە و خوشکە مرواریە و کاک عەبدوستارە و قومری خان ئەم پاڵە نوێنەرانە ئەگەر ئەم نوێنەرانە بنمونە ناچی متمانیان پێ بدەی کە بڕۆنە ئەوێ ئیدەن تۆ ئەدەوێ و حاڵەتەوەکو خۆی بمێنێتەوە من قەناعەتی تەواوم بەوە هەیە دەوام الحالی مەحالون ئەو حاڵە مستەحیل ئاوا بمێنێتەوە هەر خۆی لە ناو خۆی دار کە گەندەڵە بێ ماوەیەگە ڕوام دارە هەمووان کوڕی لادین و ئەزانین ئەم دارە بە گەندەڵی ئەڕوا بەڵام دوامەیەک ناوەی بۆشە بێ بە بەئەکی بەسی دەڕوخێ هەرێمی کوردستان دەستی برد بۆ وەرەقەیەکی ترسناک کە کاتی نەهات بوو ئەو کاتە ژەمان وت ڕفراندۆم سەر بەخۆی بۆ هەرێمی کوردستان دەستی برد بۆ وەرەقەیەک ناڕزاییەک لەلایەن حکوومەتی ناوەندیەوە هەڵبەت ئاسینە دەوڵەتیشا قبول نەبوو دراوسێ قبوڵی نەبوو ناڕزاییەک وەکە لە ساڵ 50 ئۆنگەی هەرێمی کوردستانی ئێمە لەدەست بدەین لە ماوەیەکی زەمەنی زۆر کەمە قوربانێکی زۆریشی تیا بدەین ئەم دارە گەندەڵم مستەحیل ئاوا بمێنێتەوە ناومێدی نابەخشمەوە ئەڵێم با ئێمە بەشێک بین لەم چارەسەرە خۆمان ڕۆڵمان هەبێتایە واتە نێسپێرین بە زەمن چکمەڵە زەمن جزء من العلاج هەر میلەتێک چارەسەرەکانی سپارت بە زەمن وتی ئێشەڵاس ئەگەبێ و بزانین زەمن چی لێ ئەوانە یان یا ڕەبی خوایە مەرگیان بۆ بنێری و ئەم بمرێ ئەو کاکە مەیسپێرە بە مەلەک المەوت و زەمن خۆت بۆ خۆت هو الذي أيدكم بنصره وبالمؤمنين خوا پشتیوانیتانەکە و بە مسلمانان پشتیوانی دەکە ئای پێغەمبەر صلی الله عليه وسلم واتە مادەم وجودی خۆمان هەیە با نێسپێرین بە زەمن و بە مەرگ وڵا ئەگەر فڵان کەس تیا بچێ ئەو کێشەکە ئاوای کە بڕوا وەرە خۆ چارەسەر بە نمونە پرۆسی لە بەردەمانە ئەنجومەی نوێنەرانی عراق سبەینی ئەنجومەنی پەرلەمانی کوردستانە سبەینی پرۆسێکی تر هەیە لە مەجالیکی هەڵبژاردن و دەنگت هەیە وجودت هەیە ئیرادەت هەیە فەرمووی ئیرادەی خۆت پیشان بدە باشە ئیرادە پیشان بدە واتە نابێ ناومێد بین بە دنیایەک ئومێد و هیمەتەوە بینە مەیدان بەڵام دیاریکردنی ئەم کێشانەش ئەم واقعەش کە هەیە پێویستە هەموو لای داکۆکی بکەین واتە چکم هەندێک هەیە کە قساکەن بەهاریان نەژن و بەهاریان نەبەردەرگاڵن با بە عیبمان چیە و پەرلەمان هەیە و دەسەڵاتی دادوەری هەیە و حکومەت چەند شتی باشی کردو ئەوانەی کردو وانە بێ بڵێ نەوەڵان نە ئەمیان وایە نە پەرلەمان توانێت ڕۆڵی خۆی ببینێ نە حکومەتیش حکومەتەوە بۆ شێوەیەکایە فی سەبیل ئەمانە چاک بکەین پێم وایە ئێمە ئیسلامی ئێمە وەکو کۆمەڵی دادگەری بۆ پەرلەمانی کوردستان بۆ حکومەتی هەرێمی کوردستان ناتوانین ئێستا لەم مەرحلە نازانم 5 ساڵە خاینێ 10 ساڵە خانێ چنێ یعنی بێ سیاسەکەی وایە ناتوانین زۆرینی حکومەت بین ناتوانین زۆرینی پەرلەمانیش بین بەڵام کاتێک کە ژمارەیەکی بەرچاوین بە نمونەی سەر لە پەرلەمانی کوردستانە 7 ئەندامی پەرلەمانمان هەیە لە برایان و لە خوشکانمان من باسی حیزبەکەی خۆمەکەم تاکید لەواکەمەوە ئەم حەفە بکەن بە حەفە ئەم حەوتە بکەن بە حەفە بەشداری کابینی وەزاریەکەین لە جاتی دوو وەزارەت بەشداریەکەین باشە با بەپێی نیسابی استحقاقی انتخابی خۆمان بەرکەوتەی هەڵبژاردننی خۆمان با 4 وەزارەتمان هەبێ نموزەی جوان پیشان دێن لە وەزارەتانی کە پیشانماندا لە گشتوکاڵە کە پیشانماندا لە ژینگا کە پیشانماندا لە مینە کە پیشانماندا دوای ستایش کران لەلایەن ئەنجومەنی وەزیران وستایش کران باشە و لەلایەن دەستگای معنی وەستایش کران واتە ناومێدی نابەخشم بەڵکو دڵم پڕێتی لە ئومێد لە هیوا بەڵام ئەبێ واقعەکانیش لە دەستەبرینەکانیش دابنێن کاکشێخ زۆر بە دیاریکراوی بە کورتی لەسەر دەستی ئێوە لە خولی چوارەمی پەرلەمانی کوردستان پەرلەمان داخرا بۆ لەبەر ئەوەی ئەم جۆرە پەرلەمانە لە لای حزبی گەورەی دەسەڵاتداری هەرێمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە قبوڵ نەبوو نیانەویست پەرلەمان بێ ئانەویست پەرلەمان شوێنێک بێ بڕیاری ئەوان بێت و ئێمەش بڵین شەرعەتی پێ بدەین و بیدەی بۆیان
تەنها هەر ئەمەیە ڕەبەت نییە نە بە سلوکی من نە بە سلوکی سەرۆکی پەرلەمان نە جێگری پەرلەمان نە سلوکی ئەندام پەرلەمانەکان ئەم جۆرە ئەم فۆرمە لە پەرلەمانیان ناوێ چونکم حکومڕانیەکەی ئەوان بەم فۆرمە ناخوا. باش زۆر سپاس بۆ فەخرەتی قادر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری کوردستان کە لەم دیدارە تایبەتە لەگەڵ ماڵی سپاس دەکەین. سپاس بە ڕێز کاکە. بەڵێ خۆشەویستان بەم شێوەیەش گەشتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتە تاکو دیدارێکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرم خواتان لەگەڵ.